دوای تێپەڕبوونی نزیکەی 2 ساڵ بەسەر داخستنی ڕێگەی نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی عێراق بەڕووی بازرگانانی ئاسندا، دوجار حکوومەتی عێراق دەواازەکانی بەڕووی هەرێمدا بۆ هاوردەکردنی ئاسن کردەوە. ڕێکاریز کرایەوە کە ساڵێک و 6 مانگە داخراوە و ئەمڕۆ ئەلحەمدوللا هەزاران عەمەلە و کرێکار و سایق تەنکەر و لۆری و هەمووی کەوت بە ئیشەوە. وڵای لەو کاتەوە باری ئاسن نەماوە، سیارەکان هەمووی لای ماڵا کەوتەوە، ئیش و کاری سیارەی گەورە هیچ نەماوە، عنی وای پێ هاتۆ بە قیمەتی هیچ شتێکی نەماوە سیارەی گەورە. بەس ئێستا باشە ئاسن بکرێتەوە، ئیشی ئێمەش دەکرێتەوە. سیارێکە بای 4-5 دەفتەر دینارە ئەیسێنی ئەبێ هەر لای ماڵە بیخوێنی چی لێکەی ئاسن نەماوە. کردنەوەی دەواازەکانی عێراق بەڕووی هەرێم بۆ هاوردەکردنی ئاسن هەلیکاری بۆ ژمارەیەکی زۆر بازرگان و شۆفێر و کرێکار ڕەخساندووە. ئەو ئاسنەی لە ناوچەکانی عێراقەوە هاوردەی هەرێم دەکرێت لە کارگە ناوخۆیەکانی دروستکردنی شیشدا بەکاردەهێنرێت و بەشێکشی بۆ وڵاتی ئێران دەبرێت. ئەمە سوودێکی زۆریە بۆ شاری کفری، تایبەت بۆ کرێکارە، بۆ ساحەیە، بۆ سایەقە، بۆ گشتی سوودی هەیە، بۆ شارەکە سوودیە، بۆ بازاڕەکە، بۆ ئیش، بۆ گشت شتێک سوودی چاکەمە. بیانووی حکوومەتی عێراق بۆ داخستنی دەواازەکان بەڕووی هاوردەکردنی ئاسن بۆ هەرێمی کوردستان ڕوون نەبوو، بەڵام بەرپرسانی عێراق تەنها ئەوەندەیان بە بازرگانەکان وتبوو کە بڕیارەکە سیاسیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.